تەکنیکێک هەیە مارمێلکە بەکاری ئەهێنێت بۆ ئەوەی ئەو کەسێک کە ئەوێ بیکوژێ نەتوانێ بیکوژێ. مارمێلکە چیە کات؟ کاتێک کە تۆ تەوێ نعلێکی لێی بیکوژی دارێکی لێی، کاتێک ئەزانی شتێک ئەجوڵێ بەڵام دوایی ئەزانی ئەمە کلکەکەی خۆی لێ کاتەوە، کلکەکەی ئەجوڵێت خۆی ڕاکات. ئەمە چیەکە؟ بە کلکی شعوری ڕاوچیەکە کەسێ بێ چ گیانەوەرێ بێ مەشغوڵەکە بۆی خۆی ڕاکات. زۆر جار تۆ لە ژیانتە خەڵک تەڵقین دەکەن، تەڵقینەکانیش کەی کاریگەرن، ڕاستەوخۆ کاریگەر نین زۆر. من بە تۆ بڵێم ئیسراحەت بە ماسوولکەکەی دەستە خاو بێتەوە، ماسوولکەکانی قاچەق با خاو بێتەوە، سەرێ با قورس ببێ. بۆ ئەم یعازە ئەیا لە شعوری تۆ ئەیا لە بیرکردنەوەی تۆ و تۆ لە ناوەوە مناقەشەیەکەیت. بۆیە تەڵقین چۆنە؟ تەڵقین ئیعازێکە ڕاستەوخۆ ئەچێ بۆ لا شعور. طریقەی کلاسیکی لە خەواندنی هیپنۆتیزمیە بە شێوازێکە کە بە تۆ ئەڵێ ئێستا ئیتر ناتوانانی بجوڵیت، ئێستا تۆ خەوتویت ناتوانانی قسە بکەیت. لە سەداسی خەڵک پێخۆشە قسە بکە، پێخۆشە بجوڵێ. بۆ چکە شعوری هێشتا زۆر بە چالاکی لە پرۆسەکایە. طریقەی نوێ لە هیپنۆتیزمە پەیامی پێچەنێرێ، شعوری مەشغوڵەکە بۆی پەیامەکە بگاتە لا شعور. پێڵێ ئێستاکە تۆ کە گوێ لە دەنگی منە و بەرەبەرە دەنگی من واو لێ ئەکا تۆ زیاتر هەست بە خاوبوونەوە بکەیت و من ئێستا ئەژمێرم لەگەڵ ژمارەکانە تۆ زیاتر هەست بە. بۆیە بەڕێزان مەرج نییە کەسێ بە تۆی بڵێ، تۆش کاتێک خۆت بە خۆتی ئەڵێ ئەبێ ئەم بنەمایانە و بیر بێ. یەکەم جار هەناسە قوڵەکانەی لەگەڵ هەناسەکانە ئیعازەی بە خۆت ئەڵێ ئێستا من لەگەڵ هەر هەناسەیەکە ئیسراحەتەکەم، لەگەڵ هەر هەناسەیەکە لەشم خاوە بێتەوە، لەگەڵ هەر هەناسەیەکە شەپۆلەکانی مێشکمێتە خوارەوە. ئەگەر ئەم قسانە من بڵێم ئێستا شەپۆلەکانی مێشکێتە خوارەوە، ماسوولەکانی لەش خاوە بێتەوە، بەم شێوازە تن قسە بکەم شعورت بەخەبەرێ. بۆیە منەڵێن چی؟ ئێستا بەرەبەرە هەست بە ئارام بوونەوە ئەکەی، ئێستا من ئەژمێرم لەگەڵ هەر ژمارەیەکە مێشکی تۆ ئارامیەکی زیاتر بۆ تۆ دەستە بەرەکە. لێرە خاو قسەکردن بۆچی ئەبێ خاو قسە بکەیت؟ لەبەر ئەوەی ئەگەر لە ڕووی عیلمی ئەعسابەوە بیڵێم لای ڕاستی مێشک ئیشەکانی لاشعور زۆرەکە. لای ڕاستی مێشک لەحن تەئسیرەکاتە سەر لای ڕاستی مێشک. لای چەپی مێشک بیرکاریانە بیرەکاتەوە، مەنتیقیانە بیرەکاتەوە، بە مناقەشە قسە ئەکا و بیرەکاتەوە. بۆیە من ئەگەر بە جددی قسە بکەم جددیات دەچێت بۆ لای چەپ، لای چەپ هەر شعوری تۆ بەخەبەرەکە. بەس ئەگەر لەحنێکم پێیە، مۆسیقایەکم پێیە، مەرجێکم بۆ دانا، مەشغوڵم کرد، مەشغوڵ شعوری مەشغوڵەکە پەیامەکە چێتە ناو لاشعور.